ساڵانە ئەف کارگەها کوردستانی زێدەتری 2 ملیار قوتوین کانزایی ji bo hemû cura vexwarinekê bêkaranîna 2 hêlên beremanînê durust dike. Pênc cûr û qebareyên cudayên qutuyên kanzayî ji bo zêdetirî 100 kargehên vexwarinan li Kurdistan, Iraq, Sûriya, Tirkiye, Swîsra û Brîtanyayê berhem tînin. Rojane 6 milyon qutuyên kanzayî ev kargehe berhem tîne. Çewaniya dirûzbûna wan di Meydîn Kurdistan da bibînin. Ev kargeha Royal Kan e ku qutuyên kanzayî ji bo kargehên vexwarinan li Kurdistan û Iraqê durust dike. Ev kargeha mezin dikeve Baziyan nêzîkî bajarê Silêmaniyê. Salane dikare zêdetirî 2 milyar ji 5 model û qebareyên cuda yên qutiyên kanzayî berhem bîne. Li Baziyan, li bajarê Silêmaniyê û di nava evî kargeha durustkirina qutuyên kanzayî da 2 hêlên beremanînê zêdetirî 100 gencên bajarê Silêmaniyê di nava vê kargehê da salane zêdetirî 2 milyar qutuyên kanzayî ji bo kargehên Kurdistan û Iraqê her wisa welatên cîran û Ewropayê jî durust dikin û dişînin. Yek ji zehmettirîn kar li ser asê hemû cîhanê gencên bajarê Silêmaniyê di nava vê kargehê de encam bidin. Dirustbûna 5 model û sayzên cudayên qutuyên kanzayî di Meydîn Kurdistan di nava vê kargehê de digel me bibînin. Di sala 2014 de ev kargehe li ser 58,000 metrên duca bê dîratiya 43 kîlometran ji bajarê Silêmaniyê li Baziyan hat avakirin. Heya niha kariye bê milyûnehan qotiyan ji bo zêdetirî 100 kargehên vexwarinan di nava qotiyan de li Kurdistanê berhem bîne. بەشی بەرهەمهێنان لە کارگەکەی ئێمە کارگەی ڕۆیال کان بۆ دروستکردنی قوتووی کانزایی پێک هاتووە لە 2 هێڵی بەرهەمهێنان هەموو هێڵێک چەند بەشێکی تایە بەشەکان ئەوەیە یەکەم بەشی کەپەر کە کەپ دروست ئەکا دوای ئەوە بەشی دووەمی بەشی بەدیمەیکەر کە پێک هاتووە لە 8 بەدیمەیکەر ئەویش کەپەکە ئەکا بە قوتوو بەشی سێەم بەشی شتن کە قوتووەکە پاکەکە بەشی چوارەمی بەشی چاپکردن یان بەشی دیکۆرەیتەر ئەویش هەرچی دیزان هەیە لەسەر خواستی کەستەمەرەکە بۆی ئەەکەین بەشی پێنجەمی بەشی LSM ئەویش بۆ پاراستنی شلەی ناو قوتووەکە بەشی شەشەمی هێڵی بەرهەمهێنان بەشی نیکەرە نیکەر ئەوەش بۆ ئامادەکردنی قوتووەکە بۆ ڕەبتیکەین لەگەڵ سەرە قوتووەکە بەشی حوتەم و ئەخیری ئەویش بەشی پاکجینگ ئەویش پێک هاتووە لە هەموو قوتووەکان ئەخرێتە ناو پالتێک بە قاتقات و دوای ئەوە ئەبرێتە مستەودع دوای ئەوەش لەسەر خواستی کەستەمەرەکە ئەبرێ بۆ کەستەمەرەکە لە هەموو کوردستانە.
کۆیلمان هەیە ئەلمنیۆمان دێ کاتێک کە دێت بە کۆمەڵە پرۆسا ئەڕات تا گاتە قوتوێکی هاوشێوەی ئەوە ئەگەر بە شێوازێکی سادە و بە شێوازێکی گشتی باسی بکەین بۆ نمونە کەپمان بۆ دروستەکە شێوازێکی تەشکیلی بەم شێوەی شێوازێکی هیچ بما ئەبێتە قوتی سەرەتا ئەلمنیۆمە کە لەلایەن دەرەوە بمان دێت دواتر بە شێوازێکی کەپ دواتر بە شێوازێکی چەند ڕاکێشانێک کە بە قاڵبی تایبەتیمان هەیە ئەم کەپە ڕائەکێشێت لە هەر بەشێکە لە هەر قۆناغێکە بڕێکی دیاریکرا و ڕائەکێشتا بۆ مەگەێنێتە قوتوێکی هاوشێوی ئەوە پێش ئەوەی کە ڕنگ بکرێت هاوشێوی ئەمە ڕوئەدات لێرەدا و تەواوی ئەو قاڵبانەی کە لێرەیە کاکوونەر ئەvە یەکێکێت بکەم بەڵێ ئەم ئەلمنیۆمە لەگەڵ ئەم قاڵبەیە کە بە شێوازێکی میکانیکی لەسەر خەت کارەکات قوتوێکی هاوشێوی ئەوم بۆ دروستەکات لە بەشی دواوەی قوتوەکانەکە سێری بکەن پرۆفایل لێگە بە شێوازێکی دیاریکراوە هەیە کە من بۆ هەر یەکێک لەم گۆڕانکاریانە قاڵبی دیاریکراوی خۆم هەیە کەواتە ئەم قوتووە لێرەدا دروست بووە ئەمەشێکی لەو قاڵبانەی ئەو ژمارە لەسەر بەڵێ ژمارەی لەسەر ئەمەیە چماهی نوێ ژمارە پێش پاشاوێ دەدەن ئەم ژمارەیە یەکێک لەو هەدفانێکێک لەو مەبەستانی کە بەکارێنرێت بۆ ئەو کەسێکی ئیشی لەسەرگای کێشێک لەم قوتووە هەبێت ڕاستە و ڕاست ئەتوانێت بە کەمترین کات بگاتەوە ئەو بۆ دیمەکەرەوەتە لێرەدا بزانی کیژانە بەڵێ لێرەدا تۆ پارێزگاری لە کات کرد پارێزگاری لە بەرهەمەکەت بە خێراترین کات چارەسەری بکەیت داوی پرسیارە من ئەس حەست دەکەم بزانم چما دەما ئەف کاپاتێتن یەک جار ناکاتە ئەبە هین چەند قۆناغا کارە دەبن بەپی ئەو دیزایانی ئەمیکە کراوە بەپی دیزایانی ئەو ئەم کەپا کە پێویستە بگاتە قوتوێکی هاوشەی ئەوە بە یەک جار بێت لەوەیە مستحیل یاخود شتێکی لە ڕووی علمیوانە گونجاو نەبێت لەبەرەوەی من مواصفاتی تایبەتی خۆم هەیە لەم قوتوایە بەشی سەر و بەشی خوار و ئەستوورێکی دیاریکراوی هەیە و زائیدان ئەو پرۆفایلی کە لە بەشی کۆتای قوتوەکە دروستەکرێت بۆیە پێویستە بە چەند ڕێگایەک ڕای بکێشێت ئاسانکاری ئەبێت زۆر ئاسانە بێت کە من بتوانم قوتوێکی تاڕاتەیەک لە ماعم دەستکەوێت و بۆ مواصفاتی کە خۆم هەمژی بچیبیان هەمژی ماستر بەڵێ بەپی داخوازی کەسی بەرامبەر ئێمە قوتوەکە دروستەکەین قۆناغا سێم بە هزاران قوتیان دروستبووی دیگەن بەشێ واشەر ئانکۆ شوشتنا قوتیان هەر قوتیەکی دوی بەشیدە دە حەفت قۆناغا بە درێژایە 23 مەتران دەرباز دەبە هەیە بێشوشتن پاشان دچن دناوا فڕنێکێدە ئەو بە دوو قۆناغان تێن هشکردن لەم بەشەدا ئەم جیازشمان هەیە کە بۆ چاکردنەوەی ئەو قاڵبانە بەکاردێنرێت کە لەلایەن خەتی بەرهمهێنانەوانێ بۆمانە گەڕێتەوانێت کاتێک لەوێ کێشەیەک دروست بوو بێت لە جیازەکە تا یەخود لە قاڵبەکەدا تێتوانێت بۆ ئەم بەشە و ئەی گۆڕین و لێرە لەسەر ئەم جیازە کار لەسەر ئەم قاڵبە ئاکەین کە بریتێ لە چاکردنی زەوایە و گۆشەکانی کە لە نێوان ئەم قاڵبەدا هەیە لە تاوکردنی قاڵبێکی هاوشێوی ئەمەدا نزیکی 3 بۆ 5 دقەمان پێویستە کە بە شێوازێکی ئۆتۆماتیک کارەکات ئەو کەسە ئیشی لەسەرکات پرۆگرامیەکات و کۆمەڵێک دایمێشتنی تایبەتی ئەبەخشێ بە جیازەکە بە کۆی مانگەکە نزیکی 500 بۆ 600 قاڵبی هاوشێوی ئەمە ئەتوانین چاک بکەینەوە لەسەر جیازەکە کە دواتر وەکو ستاندبای لە توڵڕوم دانرێت و دووبار ئەدرێتەوانە بە خەتی بەرهمهێنان بۆ دروستکردنی قوتوەکە و حەسبی پێداویستی واتە بەپێی پێداویستی کارکردن لێرەدا ڕێژەی کەم و زیاد بۆ چاکردنی قاڵبەکان کاری لەسەر دەکرێت. قۆناغا چوارەم دیکۆرەیتر ئانکۆ بۆیاغکردنا قوتیان ئەڤ وەکو پرنتەرێک مەزنە و دکارە 8 ڕەنگان پرنت بکە ڕۆژانە 197 کیلوگرامن حبرێ تایبەت بکاردێنن ji bo rengkirina qotiyan li duv daxwaziya kargehên Kurdistan û Iraqê. بینەرێن مێدە کوردستان ئەس دخوازم بەحسا vî beşê bikêm ku beşê drûstkirina qaliban ew herûsa amadekirinawa bû beşê dîkoreyterî ew beşe
اوی کان دچنا ویری او تن رنگ کرن و همو براند السنابنوان السرتن نویسن که چه شلای که بکوت نوا اوی کانه دا از بابا حسب بکن برای اوی پرینتر هنه آمازن کودی دما 4 جمعران دا دکاره 6 قالب اوها بو مدروز بکه قالب ساده تینن دخن نوا اوی پرینتر دا دکاره 4 جمعران دا 6 دانه اوها دروز بکه هر قالبک ادناف دیکوریتی دا کو پیوستی بهشته چما هشت چونکو هر دیزاین کاش بو کارگاه دروست کرنا قوتیان ته اجرای کارگاه برام آنینه و که همون ملفن خواه الویره هنه همو آیتمن وان که بچن کانا دروست بن ملفن خواه الویره هنه کارگاه ملف وان تینیتن یعنی اگر پروداکت کی وانی با برای اوی پرینتری و کامپیوتر و اوان قالبا درست بکن دسته کنه 8 رنگه دیکوریتر ویابا 8 قالبن اوها بکفنه اتنافی آمیر مازنده ها کو اف قالبن هنه بچنه سر و رنگ بکفنه سرک و داوی دیزاینا اوی کانه ابدایی به هر قالبه که جوانجی دبه دو درست دیکن اف قالبن هنجي مقناطيسا هر دانيا سر يكسر اوها دقرا لا يدنجي دچا سر ودودو بهافرا ديكوريتر بشوازك اللس دزفرينا وبمليونان كان تينا برنت كرن افريكا دروس كرنا قالبات نافا افي كارغا هندا همو قوتین پرنت کری دچن دناوا و فرنیده کو پلا گرماتیا و 107 پلین سیلیزیه هیا قوتین پرنت کری هشک ببن و بچن بشک دن وەکو بەشی بەرهەمهێنان 24 ساعات ئیشەکەین لە 7 ڕۆژ لە هەفتەیەکە کارمەندەکانی خۆمان تقریباً ئەگاتە 90 کارمەند ئەویش بۆ کۆنتڕۆڵکردنی پرۆسەی بەرهەمهێنان لە هەموو بەشەکانیەتی جگە لەوەش بۆ کواڵەتی بۆ چێککردنی قوتوەکان و لە کاتی هیچ کێشەیەک ڕۆیا یەکسەر کارمەندەکانی خۆمان دەست پێکەم بە سیانەی ئەو ئامێرانەی کە لە بەشی بەرهەمهێنانە قۆناغا پێنجەم ev beşe madekê taybet ji bo parastina şileyê di nava qotiyan û berneketina wan bi alüminyumî ku qotî pê hatiye drûstkirin diçe di nava qotiyan de. Ev amîre heşt hêde an ku heşt sere. Her yekî ji wan e dikare di xulekekê de 350 qotiyan berhev bike an ku di rojekê de her heşt dikarin 4 milyon qotiyan berhev bikin. کاک دەریا وی بوومە بەحەز بکە کە ئەف بەشە کارێوی چێ و چ دکە کاک دەریا بوومە بەحەز بکە کاکە لێرگیان ئەمە بەشێکە لە بەشی بەرهەمهێنانە ئەویش ئامێرەکانی LSM ئەمە خەتی دووە ئەمە خەتی یەکە عەفو ئەمەش خەتی دووە هێڵی یەک و هێڵی دوو هەموو هێڵێک پێک هاتووە لە 8 ئامێر هەموو ئامێرێک ئیشەکەی چییە کەوا کەڤەری ناو قوتووەکە ئەکا بۆ بەڕاستنی شلەی کە دوایی تێکرێ وەکو وتم ئەمە 8 ئامێرە لە هەموو هێڵێکە بنی قوتووەکە ئەگەر بیبینین ڕەناوڕەنە ڕەنی سپی ڕەنی قاوەیی ڕەنی ساوز ڕەنی سوور ئەمانە بۆی دیاری کاک چ ئامێری LSM ئەمەی کردووە
بۆی دوایی ئەگەر خەلەلێکی تایە بتوانیم بگەینە سەر ئەو ئامێرەیە و چاکی کەینەوە. باشە پشتی لێرێ بداویتن وێکی بە بچن ئەزت بینم ئەوها دوچن. بەڵێ ئەمە ئیستا ئەگەر بیبینی ئەمە هێشتا شلە ئەبێ ببرێ بۆ فڕن بۆی وشی کاتەوە. ئەبێ هێشکت بکە. بەڵێ ئەمە ئیستا لێرە فڕنەکەیە ئەمە وشکەکە لە کەرەکە وشکەکە ئەو مادەی کە بەکارێنی لێرە ناوی لە کەڕە بۆی وشی کاتەوە ئیترتەوە حازرە بۆ فڕکردەوە. ئێرە بەشی سیانەیە لە معاملی ڕۆیاڵکان لەم بەشەیەک 11 کارمەندمان هەیە کە یارمەتی سیانەکردنی خەتی ئینتاجیەیەن ئەگەر لە حاڵەتێکە تووشی هەر مشکلەیەک بووین ئێمە خۆمان کارمەندمان هەیە و یارمەتی جەماعەتی ئینتاجێن بۆی کارگەکەمان بەردەوام بێ لە ئیشکردن. لە کاتی دروستبوونی هەر حاڵەتێکە کارمەندانی ئێمە هەڵەسن بە چاکردنی هەر مشکلەیەک هەبێ لەسەر فتودی ئینتاجی. ئەم بەشەی حالێن ئێمە تیاین پێڵێن بەشی وەرشە. لە بەشی وەرشە ئێمە چەند جیازێکمانەیە وەکو تۆڕنە، فرێزە، مشاری کارەبایی بە ڤێرتیکەڵ و بە هۆریزانتاڵ، درێلی مەشین، سورفێس گرایندی مەشین. ئەم مەکینانە بەکاریە هێنین لە حاڵەتێکە هەر پارچەیەکی جیازێک کە لەسەر خەت تووشی مشکلە بێ یا تووشی شکانن بێ ئێمە لێرە جیازمانەیە و خەڵکی شارەزامانەیە و چاکێکە. قۆناغا شەشەم نیکەر فلنجەر ئانکو سەرێ قوتیان ji bo qepaxên qotiyan amade dike. Ev beşer serhêla beremanînê dikare di xulekekê de 3500 daneyan amade bike û di demjimêrekê de 210,000 qotiyan dişîne beşê pakêtkirine. Rojane bi milyonehan qotî bi harîkariya çend robotan tên baletkirin. Ev amîre 598 qotiyan dike yek rêz û ev robota kaxezeka kartonî ji bo parastina her rêzekê li ser hev didane û dike paleteka 20 rêzî ku her baletek 11,906 qotiyan dirûst dibe. Her baleteke li ser vê rewrewa elektrîkî û di nava van amîreyên zîrek de li jêr çavdîriya 4 karmendan tê pakêtkirin û diçin kogeha kargehê. Di nava kargeheke ku bi mega factorî tê naskirin. Warehouse anku kogeha standard ji bo parastin û helgirtina qotiyan ji bo kargehên Kurdistanê hatiye avakirin. Ku ev kogeha neya mezin dikare zêdetirî 200 milyon qotiyan ji bo kargehên Kurdistan û Iraqê helbigire. وەکو بەشی وێرهاوس لە کارگەی ڕۆیاڵکان بەشی وێرهاوس ڕووبەرەکەی 25,000 مەتر دووجایە کە دابش کراوە بەسەر 4 بەشدا هەر بەشێک لە وێرهاوسی ڕۆیاڵکان چەند قەبارێکی جیاواز قوتو لە خۆ دەگرێت کە زیاتر لە 250 میلیۆن قوتو دەتوانێت لەم وێرهاوسدا سەیف بکرێت. هەروەها زیاتر لە 60 کارگە لێرە قوتو دەبن بۆ کارگەکانی خۆیان بە پێی پێویستیەکانیان و بە پێی داواکاریەکانیان. هەروەها لە بەشی وێرهاوسدا 13 کەس ئیش دەکا. کارگەی ڕۆیاڵکان ئێستا ساڵانە 2 ملیار قوتو دروست ئەکا بۆ هەردوو هێڵی بەرهەمهێنان. ڤژنەکەی ئێمە ئێستا چییە؟ زیاکردنی ئەو قوتوانە بۆ 2 تا 3 ملیار قوتو ساڵانە.
بۆ ئەوە دوو بەدەیمێکەر ئیشاءالله ئیزافاکەین دیکۆڕیتەرێک ئیزافەکەین بۆ چاپکردن لەگەڵ دوو LSM ئیزافەکەین جگە لەوە ئەمە بەشی قوتووەکەیە بەشی ترمان هەیە ئەویش بەشی سەرە قوتوو کە ساڵانە 2.5 ملیار سەرە قوتوو بەرهەمهێنێ لە یەک هێڵی بەرهەمهێنانە بەڵام ئینشاءالله لە ئایندەیەکی کەمە هێڵی دووەم دائەنین ئەویش ئەبێ بە تقریباً ساڵانە 3.5 ملیار دروست ئەکا ئینشاءالله. دبە ئەv یەک ji mastırên kargehên kan an ku qotiyane bi amîr û robotîkên serdemane li tevaya rojhelata navîn kar bike. Heyaniha ji bo welatên cîran û Ewropî qotiyan ji baziyan li Silêmaniyê ji bo wan dişîne.